سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش بەرهەم جەلالم خۆشحاڵم لە پرۆگرامێکی تر یەمەوە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە پرۆگرامەکانی ترا باسی دیارترین خاڵەکانمان کرد سەبارەت بە هەڵبژاردە گەورەکان ئەو هەڵبژاردانەی کە ڕکابەری ئەەکەن بۆ بەدەستێنانی نازناوەکە. پێش ئەوەی بچینە نێو وردەکاریەکان نمونەیەک هەیە دەمەوێت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستی باس بکەم بۆ ئەوەی مەسجەکە وەکو خۆی بگات. ئەگەر کەسێک هەنگوین بخوات کەسێک باسی هەنگوین بکات ئەم دوو کەسە زۆر جیاوازن، چکێکیان تامی کردووەیەکیان تەنها باسێکات. مەبەست لەم نمونێ ئەوەیە ئیشی ڕاهێنەر تامکردنی هەنگوینە بەراورد بە باسکردنی هەنگوینەکە. یعنی ئەشێت ئێمە کە باسی ئیشی ڕاهێنەر ئەکەین وەکوە باسی هەنگوین کەین. ئیشی ڕاهێنەر زۆر لەوە گەورەترە و ئاڵۆسترە و ورترە کە ئێمە تەنها لە یاریشی نەوەخولەکە بیبین و هەڵسەنگاندنی بۆ بکەین. ئەمە بەگشتی ڕاهێنەری هەڵبژاردەکان کێشەکەیان زۆرترە و تایبەترە. دیارترین ئەو کێشانە ئەگەر بە پلەبەندیش باسی کەین و دواتر کەمێک کۆمنتی لەسەر بین، کەمی کات، لێک تێگەشتنی یاریزانەکان، کەمی بۆنەکان، زۆری یاریزانەکان، فشاری میدیا، فشاری بینەر، فشاری خودی یاریزانەکان، فشاری یەکێتە نێودەوڵەتیەکان بۆ سەر خودی ڕاهێنەرەکان. دیارترین ئەو دەنگۆیانە کە دروست بوو لە پێش جامی جیهانی لەسەر ڕاهێنەر لویس ئەنریکی بوو بەوەی کە هەست و سۆزی بەکارهێناوە لە هەڵبژاردننی یاریزانەکانە. بزانین ئایا ڕاهێنەر هەست و سۆز بەکار ئەهێنێ یاخود نا، ڕاهێنەر دەمارگیرە یاخود نا، هەڵسەنگاندنی ڕاهێنەر چییە بۆ هەڵبژاردننی یاریزانێک بەراورد بە یاریزانێکی دیکە. جارە لای هەمووان ئاشکرایە هیچ ڕاهێنەرێک لەسەر ئاستی جیهان، با مشتەکە زیاتر وردکەمەوە، هیچ ڕاهێنەرێک نییە لەسەر ئاستی تیپێکی میلی ئارەزووی ئەوە بکات تیپەکەی شکست بێنێت، ئارەزووی ئەوە بکە هەڵبژاردەکەی خراپ بێ، پێکهاتەکەی خراپ بێ. هەمیشە و بەردەوام ڕاهێنەر هەوڵ ئەدا باشترین پێشکەشکات و زۆرترین یاریزان و بەهێزترین یاریزان و گونجاوترین یاریزانی لە بەردەستا بێت. بەڵام خودی بوارەکە ئەوە ئەخوازێت جیاوازی ڕادەربڕینی هەبێت. ئەشێ ڕاهێنەرێک زیاتر مەیلی یاریزانی بەرگری هەبێت، ئەشێ ڕاهێنەرێک زیاتر مەیلی یاریزانی هێرشبردنی هەبێ. هەردوو جۆری ڕاهێنەرەکە سروشتیە، بەڵام جیاوازیەکە لێرەیە دروست ئەبێت. ڕاهێنەرێک ئەم یاریزانە بە گونجاوتر ئەزانێ بەراورد بە ڕاهێنەرێکی دیکە. بۆی ئێمە زۆر جار ئەبینین یاریزانێک لای ڕاهێنەرێک زۆر باشە، یاریزانێک لای ڕاهێنەرێک ئاستی وەکو پێویست نییە. هەڵتان ئەگرم لە باسی هەڵبژاردەکانە داتانەنێمەوە. ئێمە ئەگەر باسی یانە بکەین ئەشێ قسەیەکی جیاوازترکەین و کێشەکان بە جیاوازتر باسکەین. بەڵام با ئێمە ڕووداوە گەرمەکە جامی جیهانیە. ئەم ڕووداوە 4 ساڵ جارێک ڕوو ئەیات. یعنی هەر هەڵبژاردەیەک با پۆین بە پۆین لەگەڵ یا بڕۆین. هەر هەڵبژاردەیەک بگاتە یاری کۆتایی، یعنی هەڵبژاردەیەک هەڵبژاردەی ئەی ئەگاتە یاری کۆتایی. سەرنج بن سیاری لە قۆناغی کۆمەڵەکانە ئەکات، یارێک لە قۆناغی 16 ئەکات، یاریەک لە قۆناغی 8 ئەکات، یاریەک لە پێش کۆتایی ئەکات و یاریەک لە کۆتایی ئەکات. واتە بە کۆی یاریەکان ناگاتە دەیاری، با ئێوە بڵین 11 یاری. سەرنج بن لە ماوەی ئەم 11 یاریەدا ئەبێ ڕاهێنەر فەلسەفەی خۆی جێبەجێ بکات لەگەڵ ئەو یاریزانانەیە کە زۆر قورسە. لە ماوەی ئەم 11 یاریدا ئەبێ ڕاهێنەر شارەزای تەبیعەتی تێکڕای یاریزانەکان بێت. ئێمە کێشەکانمان بینیوە لە مۆندیالەکانی پێشووترە لە پاڵەوانیەکانی ترا. ئەبێ ڕاهێنەر لە ماوەی ئەم 11 یاریەدا بتوانێت بە کەمترین کات زۆرترین سوود بگەێنێت. ئەمە کارێکی هەروە ئاسانە. ئەم پرسیارە بەکراوەی بۆ ئێوەی بەجێڵم کارێکی هەروە ئاسانە لە ماوەی 11 یاریدا وەکو باسمان کرد ئەگەر ڕاهێنەرەکە بگاتە یاری کۆتایی. ئەم 11 یاریزانە گریمە، ئەم 11 یاریە گریمان، ئەم ڕاهێنەرە ناگاتە یاری کۆتایی. سەرنج بدەن ئەبێت ئەم ڕاهێنەرە جارێکی تر چاوەڕوان بکاتەوە 4 ساڵی تر بێتەوە و تووشی هەمان بارودۆخ بێتەوە. بۆیە زۆر دڵنیابن لەوەی ڕاهێنەر بەپێی هەست و سۆز کە بۆ شێوازە ڕەهایە باس ئەکرێت هەست و سۆز بەکار ناهێنێت.
بۆیە دڵنیا بن لەوەی پشت بە ستافێکی زۆر تایبەتی ئەبەستێت. کێشەیەکی دیکە جۆری ئەو تەکتیکەی کە ئەدرێت بە یاریزان، ئەمە یەکێکە لە هەرە کێشە سەرەکیەکان بۆ ڕاهێنەری هەڵبژاردە. چەند هەڵبژاردەیەکی دیاریکراوە نەبێت کە هەماهەنگێکی زۆر باشی هەیە لەگەڵ خولەکەدا. بۆ نمونە هەڵبژاردەی ئیسپانیا، هەڵبژاردەی هۆڵندا تا ڕادەیەکی زۆر هەڵبژاردەی فەڕەنسا، ئەمە لەگەڵ خولەکانە کێشەیان نییە. بۆ خولەکان دەرهاویشتەی هەڵبژاردەکەن، یاخود ڕاستتر بڵین هەڵبژاردەکان دەرهاویشتەی خولەکان، واتە زۆرترین یاریزانی ئیسپانیا ئەگەڕێتەوە بۆ هەڵبژاردەی ئیسپانیا کە لە خولەکانە یاری کردووە. خولەکانیش ئەزانین بۆنە لە خولی ئیسپانیا ڕیال مەدرید دە بەرشەلۆنەی ئەتلەتیکۆ مەدریدە یانە دیارەکانی ترا، لە خولی یانەکانی فەڕەنسا پاریسان جێرمانە، لە خولی یانەکانی ئەڵمانیا بایرن میونشنە، لە خولی یانەکانی هۆڵندە ئایدهۆڤن و ئەیاکسە. ئەمە ڕاهێنەر کەمترین کات ئەیە بە لێک تێگەشتنی یاریزانەکان. بەڵام تۆرە 22 یاریزانە بەلایانی کەمەوە، 18 یاریزانە بەلایانی کەمەوە. هەر یەکێک لەم یاریزانانە جۆرێ لە تەکتیشی وەرگرتووە، جۆرێک لە پلانی وەرگرتووە، بەم ئامادەسازیەتەوە بەردەستی ئەم ڕاهێنەرە. یەکێکی تر لە هەرە کێشە دیارەکان بەرنامەڕێژی ڕاهێنەرە. سەرنج بن ئێمە لە خولەکانە مێرکاوتۆمان هەیە، بەڵام لە هەڵبژاردەکانەوە نییە. هەر یاریزانێکی کاریگەر دووچاری پێکان بێت جێگرەوەی نییە. یعنی ئێستا بۆ نمونە لە هەڵبژاردەی هۆڵندا یاریزانێکی وەکو ڤاندایک لای هەمومان ئاشکرا پێی ئەوترێ وەزیری بەرگری. جێگرەوەی ئەم یاریزانە کێیە؟ ئەگەر خوا نەخواستە دووچاری پێکان بێت. کریستیانۆ جێگرەوەکەی کێیە؟ مێسی جێگرەوەکەی کێیە؟ میمپاپێ جێگرەوەکەی کێیە؟ ئەمە لە دوجارە کێشەیەکی ڕاستەخۆی ڕاهێنەرە. کێشەکە ڕاهێنەر لی بەرپرس نییە، بەڵام ڕاستەخۆ ڕاهێنەر کێشەی بۆ دروستە بێت لی بەرپرسە بێت. یاریزانە ئەشێت بەتوندی دووچاری پێکان بێت کێشەی بۆ دروست بێت. شێوازی یاریکردن یەکێکی تر لەو کێشانە شێوازی یاریکردنە. زۆر جار ئەبینی باشترین تیپ لە ڕۆژی خۆیانە. پاڵەوانتێکەش تاگیاریە، واتە لە قۆناغی شانزەوە کە پاڵەوانتێکە بە ڕسمی و بە فەرمی دەست پێکات، تۆ هەر یاریەک هەڵەیە بکەی چانسی ئەوە تێ لە پاڵەوانتەکە ماڵ ئاوایکەی، بەڵام لە خولەکانەوە نییە. جارێکتر سەرنج بە ئەم کێشەیە ڕاهێنەر لی بەرپرس نییە، ئەگەڕێتەوە بۆ خودی ڕاهێنەر. خاڵێکی تر ئەبێ ئەمەش بەهەن وەرگیرێت، ئەوەیە بەشێک لە ڕاهێنەرەکان لەژێر کاریگەڵی کۆمەڵە بارودۆخان. یعنی ئێمە ئەزانین هەڵبژاردەکان لە ڕووی جوگرافیەوە تا ڕادەیەکی زۆر پابندن یاخود تێکەڵەیەکی جوگرافیان. بۆ نمونە هەڵبژاردێکی وەکو فەڕەنسا جوگرافی جەزایری بەسەرەوەیە، بۆیە زۆر جار ئەبینی جیاوازی چینایەتی و جیاوازی ڕەگەزی لەم هەڵبژاردەیە دروست ئەبێ و ڕنگدانەوەیە بێت. ئێمە بینیمان لە مۆندیالەکانی پێشوودا بەشێک لە یاریزانەکانی فەڕەنسا ماڵ ئەویان لە کەمپی مەشقەکان کرد، لە پێکهاتەکە کرد. دوجار ئەمە ڕاهێنەر لی بەرپرسە بێت. یەکێکی تر لە گرفتەکان زمانە، دیالێکتە. تۆ ڕاهێنەرە گەێنی بۆنە ڕاهێنەرێکی پرتوگالە، مەشقی هەڵبژاردەیەکی یەکێک لەم هەڵبژاردانەی خۆرهەڵاتی ناوەڕاستەیەتەوە ئیماراتە سعودیەیە، قەتەرە، ئەمە بە دڵنیایی و کێشەی بۆ دروست ئەکات. بۆیە کارەکە هەروە ئاسان نییە، بەڵام ڕاهێنەری ژیر بۆ یاری هەڵبژاردەکان زۆر گونجاو و واقعی بێ، واتە واز لە فەلسەفەکەی بێنێت. یەکێک لەو ڕاهێنەرانە تەمەەن باقی بوو ئێمە لە جامی جیهانیە ئەیبینین، ڕاهێنەر لویس ئەندریشیە کە ئەمە با بڵین بە شێوازێکی تایبەتی یاریەکات ئەبینین کێشەی بۆ دروست ئەبێت، کە ئەمە جایەکە بە خاڵی بەهێز و خاڵی لاواز، بۆ ئەمە ئایدیایەکی تایبەتی خۆی هەیە. یعنی لویس ئەندریشی هەر لە ڕووی ستایل یاریکردنەوە کێشەی بۆ دروست ئەبێت. ئێستاش شارێکی ڕاستەخۆی لەسەرە، تیاگۆ ئەلکانتارە بانگێژ نەکردووە، سێرجۆ ڕامۆسی بانگێژ نەکردووە، کە ئەمانە لە ڕووی میدیایی و فشارێکی زۆر ئەخەنە سەر ڕاهێنەر. لە کاتێکە ئەشە یەکێتی تۆ پێی ئەو وڵاتە لەگەڵ ئەو ڕاهێنەرە ڕێکەوت بێتن لەسەر ئەوەی کە جیلێک دروست بکەن بۆی لە ئایندەیە ئەم جیلە نوێنەرایەتی ئەم هەڵبژاردەیەکە. هەڵبژاردەیەکی وەکو ئاڵمانیا بەشێکی زۆر لە پێکهاتەکەی ماڵ ئاوای کردووە، ڕاهێنەرێکی هێناوە کە ئەزموندار نییە بە جامی جیهانی، سەیرەکەی لە دوجارە پێ ئەچێ هەنێک کێشەی بۆ دروست بێت. ئەمە لە کاتێکە ئەم ڕاهێنەرە کە ئەڕوات بەستایلەوە ئەڕوات، تۆ ڕاهێنەرێک ترێنی بەستایلێکی ترەوەیەت، ئایا ئەو یاریزانانی کە بانگهێشتکراون بۆ هەڵبژاردەی ئەو هەڵبژاردەیەکە ئەو ڕاهێنەرە نوێی بۆ هاتووە دروست ئەو شێوازەی ئەوێکە ئەو شێوازانێکە ئەو ڕاهێنەرە جێبەجێکەن؟ ئەمانە کۆمەڵێک کێشەن، بۆیە من لە سەرەدادا نمونونەکەم هێنایەوە
ئەو ڕاهێنەرانە خۆیان بە واقعی مامەڵە ئەکەن و خۆیان بە واقعی تامیانگنیان کردووە. بۆیە زۆرێک لە ڕاهێنەران بدوێنە ئازانن چ کێشەیەکیان هەیە. خاڵێکی تر کامە ئەشێ بۆ خودی ڕاهێنەر بربەستی زۆر سەرەکی بێت تەبیعەتی یاریزانەکان. تەبیعەتی یاریزانەکان ئەمە خاڵێکە زۆر جەوهەریە پێویستەکە ڕاهێنەریژی زۆر زوو مامەڵی لەگەڵاکە و زۆر زوو کۆنتترۆل دکات. ژووری جلگۆڕین یاریزانەکان زۆر زوو کۆنتترۆل کات هیچ یاریزانێک نەچێتە سەر و دەسەڵاتی ڕاهێنەرەوە. ئێمە بینیمانە بەشێک لە ستارەکان ئەیانەی وا خۆیان نمایشکەن لەسەر و دەسەڵاتی ڕاهێنەرەکانن. بۆ نمونە ئەمە ئیستیغلال دەکرێت یاریزانەکانی تر ئیستیغلالێکن سەیرەکە ڕاهێنەر کۆنتترۆلی دەدەست دەرچووە. کێشەکانی ڕاهێنەر دانە و دوان نییە چەند کێشەیەک هەیە بە تایبەتی لە ڕووی تەکتیکیەوە ئێمە لە جامی جیهانیدا بەورتر باسەکەین لە باسی کێشەکانی ڕاهێنەرە و هۆکارە شکستەکان یاخود هۆکاری سەرکەوتنەکان جوین ئەکەینەوە بە ئاستی ڕاهێنەرەکان. من لێرەدا کۆتایی پێێنم ئەوەتان بیر ئەخەمەوە چاوتان لەسەر شارپرێز بێ بۆ ئەوەی ئاگاداری دوایین گۆڕانکاریەکانی جامی جیهانی بن. ئێمە هەوڵ ئەدەین پشتیوان بەخوای گەورە بە درێژای پاڵەوانەتێکە شیکاری بۆ گرنگترین یاریەکان بکەین. بۆیە پێتان ئەڵێم چاوتان لەسەر شارسپۆرت بێ هەم لە ڕووی شیکاری یاریەکانەوە هەم لە ڕووی دوایین زانیاریەکان لە جامی جیهانی و گرنگترین ڕووداوەکان بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگوازینەوە. لە کۆتاییدا هیچ شتێکم نەماوەجگا لە ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە سپاس کە تاوەکو ئێستا بینەرمان بوون کاتێکی شات.